بڕیارە لە ڕۆژانی 9 بۆ 19 ئەم مانگە پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب بەڕووی خوێنەراندا بکرێتەوە. بە گوێرەی بەرنامەیکاری پێشانگاکە لە 5ەم ڕۆژدا دیدارێک بۆ یوسف زێدان مامۆسای زانکۆ و نووسەری میسری ساز دەکرێت. ئەمە لە کاتێکدایە هەڵوێست و قسە و نووسینەکانی یوسف زێدان بە تایبەتی ئەوەی کە بێڕێزی بە سڵاحەدینی ئەیوبی کەسایەتی مێژووی گەلی کورد و مسلمانان دەکات. صلاح الدين واحد من أحقر الشخصيات في التاريخ الإنساني. زانایەکی ئاینی دەڵێت پێویستە کەسانێک بانکێشی پێشانگای نێودەوڵەتی کتێب بکرێن کە خزمەت با کورد و مێژووی کورد و ئیسلام دەکەن. بانکێشکردنی ئەو کەسە قەنەعەتم وایە دەچێتە چارچەوە ئەوەی کە هەمیشە لە پێشانگاکانی کتێب نووسەرێکی زۆریان خوێنەرێکی زۆری ئیسلامی بە دوای کتێبی ئیسلامیەوەن. ئەو پیاوەش بە حیساب نووسەرێکە قسە لەسەر توراث و ئەوەی بەرهەمی ئیسلامی دەکات بە تابەتی ئەوەی کە ماوەتە بۆمان دانوێ خەڵک ئەوانەی کە کتێب دەخوێنەوە کتێبی ئیسلامی دەخوێنەوە کتێبی ئاین دەخوێنەوە ئاشنا بکەن بەو جۆرە کەسایەتیە چونکە لە نەتیجەدا ئەو کەسێک کە ئاشنا بێ پێیەوە بەرهەمەکانی بخوێنێتەوە گوێ لە یوسف زەیدان و هاوشەوەکانی بگرێ بە تەکیدی ئیسلامێک وەردەگرێ کە ئەو ئیسلامەتە لە نێو قورئان و حەدیثی پێغەمبەردانی صلی الله عليه وسلم و دەبێتە دژمن بە کولتور و توراثی ئیسلامی لە هەمان کاتیشدا دەبێتە دژمن بە کەسایەتی و زانایانی ئیسلامی کۆن و نوێ. پارێزەرێکیش دەڵێت سوکایەتی با سەرکردە و کەسایەتە مێژوویەکان پێچەوانەی یاسا بەرکارەکانە بە دیاریکراویش پێچەوانەی مادەی 372 لە یاسای سزادانی عێراقیە کە سزاکە لە دەستگیرکردن تاکو پێبژاردن دەبێت بۆیە نابێت پێشوازی لێ بکرێت. سوکایەتیکردن یان بە خراپ ناوهێنانی کەسایەتیە مێژوویەکان و کەسایەتیەکانی دیاری مێژوو بە پێی یاسای سزادانی عێراقی مادە 372 بە تاوان هەژمار کراوە و سزای بۆ دانراوە تاوەکو 3 ساڵ یاخود بە پێبژاردن کە ئەمە ئەرچی داواکاری گشتیە بە دوواداچوون بکە و هەستێ بە جوڵاندنی سکاڵا دژی ئەو کەسێک کە ناوی سەلاحەدینی ئەیوبی بەخراپ هێناوە و پێویست بوو بەڕێوەبەرانی پێشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر بیر لە کەسایەتەکە ئەو کەسایەتیانە بکەنەوە کە شارەزای مێژووی کوردن و شانازی بە مێژووی کوردەوە دەکەن. دوای بڵاوبوونەوەی هەواڵی میوانداری یوسف زێدان لە 17هەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب کاردانەوەی بەرفراوانی بەدوا داهات. هەر بۆ ئەو پرسە دکتۆر محەممەد ڕێکانی ئەندامی داواکاری گشتی هەرێمی کوردستان سکاڵا تۆمار دەکات. هەر بە هەمان هۆکار مەڕوان کوردی نووسەر وەرجێڕ دکتۆر عیماد گوانی دکتۆر عوسمان هەڵەبجەی و نووسەران و زانایانی ئاینی و کەسایەتی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان داوای هەڵوەشانەوەی دیدارەکە دەکەن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.